سهلی کوڕی سعد دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام شەرابێکیان بۆ هێنا ئاوە ماستاوە شیرە هەرچی هەیە لە لای ڕاستیەوە گەنجێک هەرزەکارێک دانیشت بوو مناڵێک کە عەبدوڵای کوڕی عەباس بوو بەڵام لە لای چەپیەوە ینی کەسێکی بەتەمەنتر کە خالیدی کوڕی وەلید بوو ڕەزای خوا لێبێ فقال للغلام بە گەنجەکەی وت ئەتەئذەن لي أن أعطي هؤلاء مۆڵەتم دەدەی ئیزنم دەدەی جارێ ئەو ئاوە بدەمە ئەوانەی کە لە تۆ بەتەمەنترن ئیزنم دەدەی کەواتە ئەگەر ئیزنی نەدا حەقی خۆیەتی الحق لصاحب اليمين لمن باليمين حق بۆ ئەوەی لە لای ڕاستە ابن عباس رضي الله عنه به فرموي يا رسول الله لا أثير بنصيبي منك أحدا يعني خواردنەوەی ئەو ئاوە لە دوای تۆ ئەوە نەسیبی منە کەس هەڵ نابژێرم بەسەر خۆمدا يعني دیقەتەن با لە مەقسەدی ابن عباس بگەین ابن عباس وە نەبێ گەنجێک بێ حساب بۆ گەورە نەکات وەجەشیع بێت و حەز بەوە بکا کە جارێ ئەو بخواتەوە نە فەرمووی بینەسیبی منک ئێستا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاوەکەی خواردۆتەوە لە دوای ئەو حەز دەکا و یەکەم کەسێک بێ لەو ئاوە بخواتەوە کە بەرماوەی چێیە هی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەبەر ئەوەیە ئەجینە ئەدەب وایە کە بچووکەکە ئیزنی چێ بدا گەورەکە بدا گەورەکە لە پێش ئەو بیخواتەوە بەس لەبەر ئەوە نەیکرد کەواتە يعني الأيمن أحق ولا يدفع إلى غيره إلا بإذنه ببي إذني أو نابت بدريت جان إيثار لهندي مواضيع دروس لهندي مواضيع دروس الإيثار في الدنيا مباح أما في القرب مكروه والإيثار بالقرب من رسول الله كذلك غير محبوب نزيق بنوله پیغمبر عليه الصلاة والسلام يعني بون من پیغمبر خو عليه الصلاة والسلام بفرميت چه دي لتني لدواي من أو دخواتوا دبي همو كسي حسك أو بيت نقل يردا بلي ولا من با كما قولت التوبرو يعني بون من الصف في صلاة همو كسي با حسك أو لرزية كم بيت ما لقيتشك با فلان كس بيت شويني لا أو قربيك عبادتك خذ بيك خذ السابقون الأولون بو السابقون السابقون بيش برشي لي بك كاري تشاكدي بلام نقا تحدي قلة الأدب نقا تحدي قلة الأدب واليابة يعني مثلا تماشا ذكي جنجيك منالك منال لدوايا وكسيشي عالم واستاوى بلتو أحق تريد بلام أدبا هر نبي خلشي بك يا خوتي وباوكد لدواته واستاوى وباوكد بلا ورا بيشو مثلا يعني أقمان لو بيت بله